کازاخستان و کوردستان لێکچوون و جیاوازی شەقام کڵپەی سندووە خۆپشاندەران تووڕەن و پەلاماری دار و بەردی دەسەڵاتەدەن تەنها لە بەرامبەر ئەوەی حکوومەتی کازاخستان نرخی سوتەمەنی چەند سنتێک بەرز کردوێتەوە. بەرزبوونەوەی نرخی غاز تووڕەبوونی هاوڵاتیانی لە کازاخستان گەیاندە ترۆپک. خۆپشاندانی هاوڵاتیان سەرۆکی وڵاتی ناچار کرد حکوومەت لە کار بخات و داواکاری هاوڵاتیان جێبەجێ بکات. ئێستا خۆپشاندان تەواوی شارەکانی ئەو وڵاتەی گرتووەتەوە. خۆپشاندەران بەدەست لە کارکێشانەوەی حکوومەت و ڕۆیشتنی نور سوڵتان ڕابەر واز ناهێنن. ئەوان داوای گۆڕانکاری تەواو دەکەن بە ڕۆیشتنی سەرۆکۆماریشەوە. کازاخستان و هەرێمی کوردستان نەک ناوەکانیان بەڵکو سیاسەتی حکومڕانیشیان لە یەکەوە نزیکن، بەڵامەوەی لە یەکتریان جیا دەکاتەوە. جیاوازی هەڵوێست و تووڕەیی شەقامی کازاخستانە بەراورد بە هەرێمی کوردستان. حکوومەتی کازاخستان بڕیاری بەرزکردنەوەی نرخی غازی هەڵوەشاندەوە و بۆ ڕازیکردنی خۆپشاندەران حکوومەت لە کارخرا، بەڵام لە هەرێمی کوردستان نەگوێ لە ناڕەزایی شەقام و داواکاری خۆپشاندەران ناگیرێت، بەڵکو بە دروستکردنی قەیرانێکی تری دروستکراو لە بیری خەڵک دەبرێتەوە و ئەم قەیران دەدرێتە دەست ئەو قەیران و قەیران بە قەیران پەردەپۆش دەکرێت. یەکەم ڕۆژی ئەمساڵ نرخی 1 لیتر غاز لە 60 تەنگەوەکە دەکاتە 13 سنت بۆ 26 سنت بەرزکرایەوە. لە ئێستادا نرخی لیترێک غاز گەڕێنراوەتەوە بۆ نرخی پێشووی، بەتایبەت ئەو ناوچانەی خۆپشاندانەکانی تێدایە. دوای 2 ڕۆژ لەو بڕیارە دانیشتوانی شارەکانی جاناوزین و ئاکاوتا لە مەگنیستاو کە ناوچەیەکی بەرەمێنانی نەوتە لە ڕۆژاوای کازاخستان ناڕەزاییان دەربڕی لە بەرامبەر گران بوونی نرخی غاز. لەوێوە کڵپەی خۆپشاندان پەرەیسەند و خۆپشاندان گەیشتە پایتەختی وڵات. حکوومەتی کازاخستان هەرزوو بۆ ڕازیکردنی دڵی خۆپشاندەران و کەبکردنەوەی ناڕەزاییەکان بڕیارەکەی هەڵوەشاندەوە و نرخی غازی گەڕاندەوە بۆ هەمان نرخی پێشووی، بەڵام وەک ئەوەی ناڕەزایی خۆپشاندەران لە تەقینەوەی دەیان قەیرانی پەنگ خواردووی چەند ساڵە بوو بێت ڕۆژ بە ڕۆژ پەرەی دەسەند و تا گەیشتە ئەوەی زۆربەی ناوچەکانی وڵاتی گرتەوە. ڕۆژی شەشی مانگ قاسم جومارد سەرۆکی کازاخستان داوای پێکێنانی لیژنەیەکی حکومی کرد بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی خۆپشاندەران و کەمکردنەوەی نرخی گاز و هەروەها تا ڕۆژی 19 کانونی دووەم. لە هەرێمەکانی مەنگێستا و ئەڵماعەتا حاڵەتی فریاگوزاری سەپاند و حکوومەتی لە کار لا داوتی کابینەکە بە تایبەتی بەرپرسیارە چونکە ئەو بارودۆخەی دروست کردووە کە ئەو ناڕەزاییەی لێکەوتەوە. ئەو بڕیارەی سەرۆکی کازاخستان دوای 3 ڕۆژ لە سەر هەڵدانی خۆپشاندانەکان هات، بەڵام خۆپشاندانەکان زیاتر پەرەیسەند و سەرۆکی کازاخستان داوای هاوکاری و هێزی سەربازی کرد لە رووسیا بۆ کۆنتڕۆڵکردنی خۆپشاندانەکان. رووسیاش زیاتر لە 1000 سەربازی ڕەوانەی ئەو وڵاتە کرد. کازاخستانی کێکە لە وڵاتەکانی ئاسیای ناوەڕاست و پێشتر لە چوارچێوەی یەکێتی سۆڤیەتدا بووە و دەکەوێتە باشووری رووسیا و ڕۆژئاوای چین و باکووری تورکمانستان و ئۆزبەکستان. ژمارەی دانیشتوانەکەی زیاتر لە 19 ملیۆن کەسە و 16 کانونی یەکەمی ساڵی 1991 سربەخۆیی وەرگرتووە و لە یەکێتی سۆڤیەت جیابۆتەوە. ئەو کات بوو بە کۆتا وڵات کە لە یەکێتی سۆڤیەت جیابەوە و سربەخۆیی ڕاگەیان. ڕوبەری ئەو وڵاتە 2,700,000 کیلۆمەتر چوارگۆشەیە و ڕۆژانە 1,800,000 بەرمیل نەوت هەناردەی دەرەوە دەکات لە ڕێگەی کۆمپانیای شیفرۆنی ئەمریکی. ساڵانە 40 ملیۆن مەتر چوارگۆشە غاز بەرەم دەهێنێت لە ڕێگەی رووسیاوە هەناردەی ئەوروپای دەکات. نوێ وڵاتە لە بەرەمێنانی خەڵوز و ساڵانە 70 ملیۆن تۆن دانەوێڵەش هەناردەی دەرەوە دەکات. خاوەنی 18 ملیۆن سربزن و مەڕ و مانگایە. 180 خاکەکەی گونجاوە بۆ کشتوکاڵ و داهاتی ساڵانەشی 170 ملیار دۆلارە. ئەم وڵاتە لەگەڵەوەی خاوەنی سەرچاوەیەکی گەورەی سامانی سروشتی دانەوێڵە و سامانی ئاژەڵە، بەڵام هاوشێوەی هەرێمی کوردستان جیرۆدەی گەندەڵی سیستمێکی خراپ ئیدارەدان بۆتەوە. دوای 3 ساڵ لە سەرۆکایەتی وڵات نور سوڵتان لە سەیرترین شێوازەکانی دەسەڵاتی دیکتاتۆری تاقی کردەوە و پایتەختی وڵاتی لە ئەڵماتیەوە گواستەوە بۆ ئەساتانە و ناوی ئەساتانەشی گۆڕی بۆ ناوی خۆی نور سوڵتان. نور سوڵتان ساڵی 2019 وازی لە سەرۆکۆماری هێنا، بەڵام سەرۆکایەتی ئەنجومەنی ئاسایشی بۆ خۆی داتاشی و خۆی کرد بە ڕابەر و مەرجەعی وڵات کە کازاخیەکان پێی دەڵێن ئەلباشی. کازاخستان نەک ناوەکەی بەڵکو کاتێک گوزەرێک بە مێژوو شێوازی حکومڕانی ئەو وڵاتەدا دەکەیت و سیستمی بەڕێوەبردن
خواردن و گەیشتنی گەندەڵی بە ترۆپک هاوشێوەی هەرێمی کوردستانە بەڵام سروشتی شەقامی کازاخستان و سوربوونیان لەسەر داواکاریەکانیان دەسەڵاتی ئەو وڵاتەی گەیاندووەتە لێواری مەرگ لەگەڵەوەی سروشتی شەقامی کازاخستان و هەرێمی کوردستان جیاوازن لە یەکتر بە ئەمان شێوە سروشتی دەسەڵات و سیاسەتی هەردوولا بۆ مامەڵەکردن لەگەڵ داوای خۆپشاندەراندا جیاوازە دەسەڵات نەک داوای خۆپشاندەرانی جێبەجێ کرد بەڵکو بە تەواوی خۆی هەڵوەشاندەوە بەڵام لە هەرێمی کوردستان سەرەڕای قەیرانی دواکەوتن و پاشەکەوتی موچە و لێبڕینی موچە و گرانی سوتەمەنی و زیادکردن و زۆربوونی جۆرەکانی باج لەگەڵ هەر خۆپشاندان و ناڕەزاییەکدا لەسەر بابەتێکی دیاریکراو دەسەڵات بۆ لە بیربردنەوەی ئەو قەیرانە قەیرانێکی تر دروست دەکات و زیاتر باری گرانی هاوڵاتیان قرس دەکات لە ماوەی ڕابردوودا گرانی نرخی بنزین سەری هەڵدا حکوومەت لەبری کەمکردنەوەی نرخەکەی قەیرانی کەمی غازی ماڵانی دروست کرد و نرخی غاز لە بازاردا بەرز بۆ و ئێستاشی لەگەڵدا بێت کەمی غاز و گرانی نرخەکەی کێشەیەکی گەورەی هاوڵاتیانە لەگەڵ بەرزبوونەوەی دەنگی ناڕەزایی لەسەر نرخی غاز حکوومەت کامێرەکانی هاتوچۆیدایە کۆمپانیا و بە وتەی ئەندامانی پەرلەمانی کوردستانیش لە ئایندەدا سزای ئەو کامێرایەنە گیرفانی هاوڵاتیان دەتەکێنێت لە ماوەی 6 مانگدا حکوومەتی هەرێم چەندین قەیرانی لەسەرشانی هاوڵاتیان کەڵەکە کرد لە کاتێکدا هاوڵاتیان بەدەست قەیرانی نەبوونی موچە و کەمی کارەبا و خراپی ڕێگەوبان و هاتنەوەی سزای نەبەستنی پێوەری ئاوە دەیان ناڵان با بڕوای چاودێران حکوومەتی هەرێم زیرەکانە سوودی لە دروستکردنی قەیرانەکان بینیوە و هەروەها پش و کورتی خۆپشاندان و ناڕەزاییەکانی شەقامی قۆستۆتەوە و لەوەش خراپتر لە بری دۆزینەوەی چارەسەری گونجاو بۆ کێشەی هاوڵاتیان بە دروستکردنی قەیرانێک هاوڵاتیان ناچار دەکات بە قەیرانێکی دیکە ڕازی بن.